یەکێک لە بڵاوکراوە هەرە دیارەکان کە بێگومان جێخۆیەگرێت لە نێو ئەدەبیاتی کورد و هەروەها لە نێو کتێبخانەی کوردیا ئەویش یەکێک لە کتێبە هەرە جوان و دانسقە و تایبەتەکانی سەرۆک کۆماری پێشووی عێراق بەڕێز هەواڵی بەرز مام جەلال کە بێگومان خاوەنی دەیان کتێبی زۆر ناوازە و تایبەتە کە لە مێژووی ژیانی خۆی نووسیوێتی بێگومان زۆرێک لە کتێبەکانی هەواڵی بەرز مام جەلال پەیوەستن بە سیاسەت و بەدۆزی کورد و بە بابەتە کوردیەکان و هەمیشەش ئاماژە بۆ دراوە کە چەندێک زمانزانێکی کوردی و هەروە وشەزانێکی زۆر باشی کوردی بووە بە هەمان شێوەیەک بووە لە زمانزان و وشەزانە هەرە دیارەکانی نێو دنیای عەرەبی یەکێک لە کتێبە هەرە جوان و دانسقەکانی هەواڵی بەرز مام جەلال کە لە ئێستا وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی لەلایەن زۆر بەڕێز خالید مەجید فەرەجەوە کە وەرگێڕانی بۆ کتێبەکە کردووە دیارە لە ئێستا کتێبەکە بە زمانی کوردی لەژێر ناونیشانی کام ئایندە و کام دیموکراسی مافی خەونیش بەکەلەیەک ڕەوا نابینێت بێگومان ئەم کتێبە دوێنێ لە مەراسیمێکی تایبەت و شایستەیە لە یادی 4 ساڵەی کۆچی دوای هەواڵی بەرز مام جەلالە بڵاو کرایەوە و بێگومان شوێنێکی تایبەت و ناوازە شێبێت لە نێو کتێبخانەی کوردیە. لە دوتوێی 439 لاپەڕەدا کتێبی کام ئایندە و کام دیموکراسی مافی خەونیش بەگەلێک ڕەوا نابینێت ئەغەد و دیموقراتی و حرمان شعب حتا من حق الحلم نووسینی سەرۆک مام جەلال چاپ و بڵاو کرایەوە و کەوتە بەردەستی خوێنەران. ئەم کتێبە خالید مەجید فەرەج لە عەرەبییەوە کردوێتی بە کوردی و لەسەر ئەرکی هەواڵ حاکم قادر حەمەجان چاپ کراوە لە پێشەکی کتێبەکەدا هاتووە. ئەو کتێبەی بەڕێز جەلال تاڵەبانی بەدەر لەوەی کە وەڵامێکی بێوەڵامە بۆ فکرێکی تەسکی شۆڤێنی دەربارەی دۆزی ڕەوای کورد لە هەمان کادا تێزێکی زانستی پڕزانیاریە دەربارەی مێژووی ململانەی باشووری کوردستان لەگەڵ ئیستیعمار و بەکرێ گیراواندا هەر لە سەروبەندی جەنگی جیهانی یەکەمەوە تاوەکو تەواو دامەزراندنی دەوڵەتی عێراقی ئێستا.